تایبەتە بە ڕێگاکانی ڕەخساندنی هەلی خوێندن بووە بە دەستێنانی بەڕوانامەی ماستەر و دکتۆرا. با سپاسەوە لە ستۆدیۆ مامۆستا ڕامیار محەممەدمان لەگەڵای مامۆستای زانکۆی مامۆستا ڕامیار بەخێر بێت. سپاس کاتی خۆت بێمە بەخشی. زۆر سپاس. مامۆستا با لەوە دەست پێ بکەین. زانکۆی قیوان زنجیرێک وەرکشۆپی ئەنجامە بە دیاریکراوی ئامانج لە بەڕێوەچوونی ئەو وەرکشۆپانە چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆیەوە. ئەم زنجیرە وەرکشۆپی کە لە ماوەی ڕابردووە لە زانکۆی دەوڵەتی قەیوان ئەنجامدرا بە سەرپەرشتی سنتەری گەشەپێدانی کاربوونی ناو زانکۆکەیە. ئەم سنتەرە ناو زانکۆیە بۆیە دامەزراوە چونکە ئامانجی ئێمە وەکو مامۆستایانی زانکۆک و زانکۆی دەوڵەتی قەیوان بریتە لەوەی کە پەیوەندی نێوانی فێرخواز لەگەڵ زانکۆیە لە دوای تەخەڕوجیشەوە هەر بمێنێتەوە. هەر بۆیە زانکۆ لە هەوڵدایە بۆی فێرخواز فێری کۆمەڵەیە لێ هاتووی بکە فێری کۆمەڵە کارامەیە بکە کە لە دوای دەرچوونیان لە زانکۆ بتوان یارمەتیاندا لە دۆزنەوەی هەلی کاردا. ئەم کارامەیانە تەمان هەر لە هەلیکارە گرنگ نییە بەڵکو لە دۆزینەوەی فرسەتی خوێندنیشە زۆر گرنگی خۆی هەیە. هەر بۆیە باشمان زانی لەبەرەوەی زانکۆی دەوڵەتی قەیوان پار یەکەم وەجبەی تەخەڕوجی خۆی هەبوو بە باشمان زانی کە هەل بڕەخسێنی بۆ فێرخوازانمان لەوەی کە بتوانن چانسی خوێندن لە دەرەوەی وڵات بە سکۆلەرشیپی نێودەوڵەتی بە زەمارەی نێودەوڵەتی بەدەست بێنن. وەرکشۆپەکە لە 3 هەفتە پێکهاتبوو لە مودەی 3 هەفتەیە فێرخوازان ئاشناکران بە تەکنیکەکانی پێشکەشکردنی داواکاری بۆ ئەم زەمالانە بە شێوەیەکی گشتی سەرەتا. دواتریش تەرکیزمان کردە سەر یەک زەمالەی تایبەتی کە بریتی لە زەمالە چیڤنینگی بەریتانی کە لە ڕێگای فێرخواز دەتوانێت بۆ ماوەی ساڵێک بچێت لە وڵاتی بەریتانیا بڕواناوی ماستەر بەدەست بێنێت. بەڵێ مامۆستا ڕامیار باسی زەمالەت کرد وەرگرتنی زەمالە لە زانکۆیەکەوە بۆ زانکۆیەکی تر ئەگۆڕێت هەڵبەت لە جیهانە. تا چەند زانکۆکانی ئێمە چ ئەهلی بێت چ حکومی بێت کاری لەسەر ئەوە کردووە کە زانیاری بداتە خوێندکار ئەگەر زەمالەیەکی بۆ بێتەوە یان دەرفەتێکی هەبێت چی بکات باشە چۆن ئەو دەرفەتە بقۆزێتەوە؟ بەڵێ خۆشحاڵانە هەم زانکۆی حکومی هەم زانکۆ ئەهلیەکانی ئێمە لەو توانایان کە خوێندکاری بەرهەم بێنە بتوانێت دەرەوەی وڵات بخوێنێ. بەڵام کێشەکەمان لە چی بووە تا ئێستا لەوەیە کە فێرخواز فێری ئەو لێ هاتوویانە نەکراون ناو زانکۆیە بە وەکو پێویست. بۆیە ئێمە لە زانکۆی دەوڵەتی قەیوان باشی خۆمان دەزانین وەکو باسمان کرد نابێ پەیوەندی نێوان فێرخواز لە دوای تەخەڕوجە لەگەڵ زانکۆ بپچڕێ بەڵکو ئەبێ ئەم پەیوەندی پتەوتر بکرێ و زانکۆ ڕێگەنیشان دەربێ بۆ ئەو فێرخوازانە. وەک باسمان کرد بە خۆشحاڵیەوە ئێستا ئێمە سەرقاڵی ڕەخساندنی کۆمەڵێ لەو خولانەی بۆی کە بتوانین لێ هاتووی پێویست بدەین بە فێرخواز بتوانێت لە هەر وڵاتێکی جیهان بێ زەمالەی زۆر باش بەدەست بێنێ. ئەو زەمالانەی کە باسمان کردووە لەم زنجیرە وەرکشۆپەیە بریتین لەو زەمالانەی کە لە عالەما خەڵکێکی زۆر پێشکاری پێشکەشەکە بووی وە ساڵانە خۆشحاڵانە خەڵکێکی زۆری کوردستان فێرخوازێکی زۆری کوردستان لەو زەمالانە ئەوەرێژیوێ. بەڵێ مامۆستا ڕامیار تا چەند گرنگە وەزارەتی خوێندنی باڵایە خۆت بڵێن لایەنە پەیوەندیدارەکان هاوکار بن هاوکاری زانکۆکان من چ حکومی بێت چ ئەهلی بۆ ئەوەی ئەم وەرکشۆپانە بەردەوام من کە وەک خۆت ئاماژەت پێیا کە ئەمە بەرچاوڕوونیەکە یاخود پێدانی زانیاریە بۆ ئەوەی خوێندکار بتوانێت لە دوای زانکۆدانە بڕێت و ئەو هەلە بقۆزێتەوە ئەگەر لە دەرەوە بڕوانامەی ماستەر بخوێنێ یاخود دکتۆرا. بەڵێ خۆی مەفهومی زانکۆ بریتێلەوەی کە تۆ کەسێکی یە بۆ لای تۆ بڕوانامەیەکی لە بوارێکا پێدەی. بەڵام سەردەمی ئەمڕۆوای لێ هاتووە بڕوانامە بە تەنها بەز نییە. بۆیە قسەیشی زۆر لە ناو وەزارەتیش هەیە لەسەر ڕەخساندنی هەل بۆ فێربوونی کۆمەڵێ لەو لێ هاتوویانەیە کە ئێمە لە زمنی ئەو خولیا باسمان کردو لەوانە لێ هاتووی لە بواری سەرکردایەتیە کە سەرکردایەتی لەم ڕۆیە هەرەوە نیە تۆ لە ئەندامی پارتێکی سیاسی بی یاخود لەناو حکوومەتە پۆستێکە هەبێت بەڵکو بریتە لە سەرکردایەتکردنی کۆمەلگا و بەرەو پێشبردننی لەو لایەنی کە خۆتیە شارەزای. ئەم لێ هاتوویە کە تۆ وەرەگرت دواتر لە بازاری کاریشە بە هەمان شێوە بە کەڵکیێتەوە وەنە خەڵکیشی زۆری ئێمە هەرکە لە مناڵیەوە کە تاوەکو دوای تاواکردنی مەکتەب و زانکۆ وا فێرەکرێت کە تۆ دوای تاواکردنی خوێندن تەعینەکرێت. باشە ئێستا وەزعی کوردستان بە شێوەیە کە وەزعی هەموو عالمیش بە شێوەیە کە ئەگۆڕا کە لەوانە حکوومەت ناتوانێت وەکو پێویست هەلی دامەزانن بڕەخسێنێ. بۆی لەو کاتەیە تۆ وەکو تاک پێویستە خۆ پرچەک بکەی بە کۆمەڵە لەو لێ هاتوویانە بۆیە چتە هەر ئیشێک بتوانین سەرکەوتوو بیتایە و دواتریش هەلی کاری زیاتر بەدەست بهێن. بەڵێ کاتە مامۆستا ڕامیار دوای ئەوەی خوێندکار بەکالۆرۆس بەدەستێنێت گرنگە بەردەوام بێت لە ریسێرچ
یان ئەو ریسێرچە بە چ شێوازێ بە چ میکانیزمێ بیکا بۆ ئەوەی ئەو هەلی بۆ بڕەقسێک کە بەردەوام بێ لە خوێندن چ ماستەر بێت چ دکتۆرا بێت. بەڵێ بێگومان ڕسێرچکردن تەبعاً بە ڕسێرچی زانستی جیاکەینەوە لە ڕسێرچی بواری کەسی خۆت. مەبەستم زانستیەکەیە. ڕسێرچی بواری زانستی هەموو کەسێ ڕەنگە حەزی لە ڕسێرچ نەبێت. بەڵام تۆ توانی بەرەراچوم کە ڕسێرچ بکەی بۆ ئەوەی کە زیاتر خۆت بەرەو پێشەوە بەری. خۆی توێژنەوەی زانستیان مانجەکەی چیە بەدەستێنانی یاخودۆزینەوەی ڕاستیشی زانستیە. ئەو شتانێک کە ئێمەش باسیەکەین و لەو خولانەیە ئێڵێنەوە بریتە لەوەی کە تۆ بە دوای زانستێکی تازە ئەگەڕی بۆی لێهاتوویشی تازە وەربگری ئەم لێهاتوویە دوایی بتوانانی بەکاری بێنیتەوە و بالفعل هەرم لێهاتوویە یارمەتیدا لە ئەنجامدانی توێژنەوەش لە دوای خوێندنات چونکە وڵاتی ئێمە دەرچوویشی زۆرمان هەیە و زمینەیەشی زۆر لەبارە بۆ ئەنجامدانی چەندەها توێژینەوەی زانستی و غیر زانستی کە لایەنی کۆمەڵایەتی ئەگرێتەوە بۆی هەم کۆمەڵگا هەم وڵاتەکە بەرەو پێشەوە بەری. بڵێ کەواتە مامۆستا ڕامیار تا چەند گرنگە ئێمە سوود لە ئەزمموی زانکۆکانی گیان وەربگرین بە تایبەتی لە درێژەدان بە خوێندن. بەڵێ طبعا گرنگێکی زۆری هەیە. ئەمە ئەزمموی بەرنامەی تواناسازیمان هەیە کە لە 2010 بەدواوە کۆمەڵە خەڵکیشی زۆر لە ڕێگەی ئەم پرۆگرامەوە چوونە دەروی وڵاتجا لە وڵاتانی بەریتانیا بە ئەمریکا بە یاخود هەڵاتێکی تر. ئەمەش گرنگی و کاریگەری خۆیە بۆ مامۆستا. بەڵێ طبعا کۆمەڵە بڕوانامەیان لەگەڵ خۆیان هێنایە ئەم ڕۆتێک کە ئێستا کوردستان پێیاڕۆ لە بواری خوێنی باڵایە ئەتوانم بڵم ڕنگدانەوەی ئەو ڕۆتەیەکە ئەو کاتە دەستی پێکرات چونکە کۆمەڵە عقلیەت لێرەوە کە هەڵگەری کۆمەڵە توانای زۆر باش بوون بران لە وڵاتانی دەرەوە ئینڤێستمنتێکی باشی تیاکرا و فێری بەتێشی و فێری عیلمێکی زۆر زۆرکرا اینجا هاتەوە بۆ کوردستان بۆ خزمەتی وڵاتی خۆی بکات. تەمانە ئەمە گرنگەکەی لە چیایە تۆ بڵێ و نەڵێ لایانی زانستی بەیەک وڵات و بەیەک لایەن پێش ناخرێ بەڵکو بریتێ لە ئەکێشی دەسە جەمعی کە هەموو وڵاتان پێ هەڵاستن بۆیە گرنگە تۆ بچی لە دەروی وڵات علمێک بێنیتەوە بە وڵاتی خۆت کە بزانێ و علمە لە وڵاتی خۆتانیە و بتانی وڵاتەکەت پێشەوە بەری. بۆیە ئەزمموی ئەومان هەیە و ئێستاش خەڵکانێکی زۆر لە دەروی وڵات خەریکی خوێندنی ماستەر و خۆشحاڵانە دواییش بڕیاریان کە بگەڕێنەوە بۆ کوردستان بۆ ئەوەی کە خزمەتی وڵاتەکان بکەن. بە ئەکیدی کاریگەریشی زۆر زۆری هەیە لە بەرەو پێشبڕینی ڕۆتی خوێندن و توێژینەوەش بەخماشەوە. بەڵێ مامۆستا خوێندکار دوای ئەوەی زانکۆ تەواوکە بەهۆی قەیرانە جۆراجۆرەکانەوە بێهیوایە لەوەی کە بخوێنێتەوە بۆ مناڵێ بۆم بخوێنمەوە. لێرە پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە تا چەند پێویستە هانی خوێندکار بدرێ بۆ ئەوەی درێژە بە خوێندن بات یان بە چ شێوازێ بە چ میکانیزمێک تۆ هانی خوێندکار بیت کە بێهیوانە بێت. بەڵێ مەسەلەی بێهیوایی زۆر جار کە هەڵبەت ئەمە پرسێکی گرنگە مامۆستا. بەڵێ بێگومان پرسێکی گرنگە و فاکتەری زۆریشی هەیە. یەکێک لەوانە بریتە لەوەی کە بەڕاستی پێویستە زانکۆکان یعنی ئێستا لە ئاستێکی چەق بەستووان هەنێشیان پێویستە ئەو شێوازی فێرکردنەکە لە زانکۆکانی خۆیان پێڕەویەکەن و بەعام لە خوێنی باڵا پێڕەوەکرێت گۆڕانکاری تەواوی بەسەرا بێت. ئێستا وەک باسمان لێوە کرد هەنگاوی باش درراوە یەک لەوانە جێبەجێکردنی سیستەمی بۆڵۆنیا لە زانکۆکانە کە ئەمە یارمەتی فێرخوازەیە لە وەرگرتنی کۆمەڵی لێهاتووی. من زۆر دووبارەیەکەمەوە کە لێهاتووی ڕەنگە زۆر جار بۆ فێرخواز لە خودی بڕوانامەکە گرنگتر بێن. بڕوانامەکە گرنگە بۆی تۆ بتوانین دواتر بەردەوام بە خوێن نەکردی بەڵام لێهاتوویەکە گرنگە بۆی تۆ بتوانین خوێندنە بە سەرکەوتوی تەواوکەیت و بتوانین داهێنانی تیا بکەیت. هەر بۆیە مەسلەی ئەوەی کە ئایا خوێن فێرخواز بێ هیوا ئابیانەوە بۆ باسمان کە فاکتەری زۆرە بەڵام لە فاکتەرەکان ئەوەیە کە ڕێنیشاندان نیە لە ئەسنایی خوێندنەکەی لە زانکۆ. ئەگەر ئەو ڕێنیشاندانە نەبێ فێرخواز لەبەرەوەی مدەی 4 ساڵ 5 ساڵ تۆ مەشغوڵیەکەی بە وەرگرتنی کۆمەڵی بابەت و کۆمەڵی وانە تەرکیزی تەنها لە لای وانەکانن تەنها لە لای عیلمەکەیە. بەڵام ڕۆژگاری ئەمڕۆ پێمانەڵێ کە بە تەنها عیلمەکە تەواو نییە یاخود کافی نییە کە بۆی تۆ بتوانی بەردەوامی بە خوێندنی زیاتر دێ و بتوانین پێشش بکەوی. چونکە خەڵکمان هەیە بڕوانامەشی هەیە بەڵام بە هەمان شێوە نەیتوانی بڕوانامەکەی لە بە شێوازێکی باش بەکاربێنێ. هەر تەنها ئەوەیە کە خاوەنی بڕوانامەیە و تەواو لە هەمان کاتژە خەڵکمان هەیە لەوانە بڕوانامەکەی تەنها پەیمانگایەک بێ یاخود بە کالۆریۆسێک بێ بەڵام لەبەرەوەی کۆمەڵە لێهاتووی زۆر زۆر باشی هەیە ئەم لێهاتوویانە وای لێ کردووە کە بتوانێت بەڕاستی گۆڕانکاری لە کۆمەڵگاکەیە دروستکە. بەڵێ کاتە مامۆستا ڕامیار سیستمی بۆڵۆنیا کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە خوێندکار
درێژە بە خوێندن بات چ ماستەر چ دکتۆرە بێگومان چکە خوێندکار بێەوەی زۆر جاراگای لێبێ تاوانەوە مامۆستاین زۆر جافێر تووشیە و حاڵەتە ئابین ئەرکەکەی بە فێرخوازەکەت فێرخوازەڵی باشە گرنگی ئەمە لە چیە بەنە تۆ سیمیناری پێەکەی بۆ تۆ پۆستەرێکی بێ ئامادەکەی فێرخوازان لە دقیقا نەزان سوودیمە لە چیە بەڵام تۆ لە ڕێگەی ئەم سیمینار و ئەم پۆستەر ئامادەکردنەوە فێری لێهاتوویەکەی کە بتوانێت لە بەردەمی کۆمەڵە خەڵکە شتێک پێشکەش بکە قسە بکە وتارێک بدە یاخود ئەو توێژنەوەی کە کردوێتی پێشکەش بە خەڵکی بکاتەوە بە هەر توێژنەوە پێگەر نتوانی بیبەخشیتەوە بە کۆمەلگا ئەگەر نتوانی باسی بکەی لە میدیایەکەوە بە یاخود بۆ کۆمەڵە خەڵکێکە لە سیمینارەکە لەوانە توێژنەوەکە دوو پێوی شوێنی خۆی نەگرن بۆیە بەڵێ سیستەمی بۆلۆنیا بە تەواوەتی جێگەی خۆی کردوێتەوە بە تەواوەتی کاریگەری هەبووە طبعاً سیستەمی بۆلۆنیا لای ئێمە پێڵێن سیستەمی بۆلۆنیا لەوانە لە وڵاتانی تر ئەم ناوی نەبێ بەڵام هەمان ئەم منهەجانەیە هەمان سیستەمەکە لە بەش پێڕەوە بەڕێزرامیان محەممەد مامۆستای زانکۆ سوپاس ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵمان بووی سەرکەوتوو بە زۆر سپاس بۆ ئێوەش بە یارمەتی هاوکارانم پرۆگرامی بەیانی کورسان نیوزم پێشکەشکردن ماڵتان ناوەدان ڕۆژتان ئارام بێ